بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم لاپەڕا 131. لەو لاپەڕەیەش گەیشتمە ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. 6 چەندجارەی یەکەم بۆ هەر ژمارەیەک بنووسە. ژمارە 4 ئەگەر نەزانم چەندجارەی ژمارە 4 بنووسم تەماشای خشتەی لێکدان دەکەم، ئەگەر بشزانم بەخۆم دەنووسم. کاتە خشتەی لێکدان هەیە بۆ ئەوەی چەندجارەکانی ژمارە 4 بنووسم. لێرە چەند دانەی بنووسم؟ 6 دانەوە بزانم. 6 چەندجارەی یەکەم واتە 4 دەنووسم، 8 12 16 4 و 8 و 12 16 20 لەگەڵ 24ش ئەوە کردیە 6 دانە. 6 دانەی دەنووسم. تەواو بوو. ئەو پرسیارە 6 دانە چەندجارەکانی پێنجیش دەنووسم. دیسان لە خشتەی لێکدان سەیری ژمارە 5 دەکەم. بایرە لابم تەمەشای ژمارە 5 بکەم. ئەوها ئەوە ژمارە 5 چەندجارەکانی تی ئەمن چەندی دەنووسم؟ 1 2 3 4 5 کەواتە 5 دانەی دەنووسم یان 6 دانەی دەنووسم. 6 دانە بوو 5 10 15 20 25 30 35 ئەوە 7 دانەیە. گەر 35ش بنووسم 1 دانا 2 دانا 3 دانا 4 دانا 5 دانا 6 دانا 7 دانا. بەڵام ئەمە 6 دانم بەسە هەتا 30. ئەوە 5ش تەواو. ئێستا ژمارە 6 هەروە دیسان لە خشتەی لێکدان ڕەنگە پێویست نەکە ئیدی ئەمن ڕوونکەمەوە. 6 دانەی یەکەم چەندجارەکانی 6ش دەنووسم هەتا 36. 6 12 18 24 30 36. پاشان ژمارە 8 6 دانەش لەوێ دەنووسم کە دەکاتە هەتا 48. 8 16 24 32 48. ئەوە هەموو پرسیارەکان وەڵام درایەوە. زۆر ئاسان بوون ئەو پرسیارانە. لە خشتەی لێکدانیش وەڵام هەیە. بچووکترین چەندجارەی هاوبەش بۆ هەر کۆڵکەیەک لە ژمارەکان ببینەوە. کۆمەڵەیەک ببورن نە کۆڵکەیەک، بۆ هەر کۆمەڵەیەک. لێرە 2 و 3 هەندێک جار زۆر ئاسانە. بچووکترین چەندجارە ئەگەر ژمارەکانم ژمارەی خۆبەش بوون یەکسەر لێکیان دەدەم. 2 جاران 3 6. 6 بچووکترین چەندجارەی هاوبەشە. ئەگەر نا تەمەشای خشتەی لێکدان دەکەم. تەمەشای چەندجارەکانی ژمارە 2 دەکەم بۆ وێنە هەمویان نا هەندێکیان. چەندجارەکانی ژمارە 3ش هەندێکیانم پێویستە. ئەوجە پاشان دەگەڕێن بە دوای ئەو ژمارەیەکە هاوبەشە واتە لە ناو لاکێشە کەسکەکەی هەیە هەمان شت لە ناو لاکێشە سۆرەکەش هەیە. یەکسەر دەبینم کە ژمارە 6 لێرە هەیە لێرە هەیە، هەروەها ژمارە 12 لێرە هەیە لێرە هەیە، ژمارە 18 لێرە هەیە. بەڵام ئەمن بچووکترینیانم پێویستە کەواتە لە هەمویان بچووکتر 6ەکەی وەردەگرم. 6 بچووکترین چەندجارەی هاوبەشە لە مابەینی 2 و 3. دیسان لێرە هەردوو ژمارەکان خۆبەشن. پێویست ناکە خۆم زۆر ماندیکەم. 3 جاران 7 21 بچووکترین چەندجارەی هاوبەش یەکسانە بە 21. ئەگەر ئەو ڕێسایە نەزانم بێگومان دەتوانم بچمە لای ژمارە 3 و تەمەشای چەندجارەکان بکەم. بچمە لای ژمارە 7 دیسان تەمەشای چەندجارەکان بکەم. ئەوجە بچم بگەڕێم بە دوای ئەو ژمارەی کە هاوبەشە. چە هاوبەشە؟
لە لاکێشە سۆرەکەی هەیە بۆ وێنە ژمارە 21 لێرەش 21 هەیە بێگومان ژمارەیەکی زۆر زۆرە بەڵام گچکەترینیان 21 پێش 21 هیچ ژمارەیەک لێرە نییە کا لێرەش هەبی کەواتە ژمارە 21 ئەوەش تەواو. ئێستا لە مابینی 6 و 9 دەچمە لای 6 دەچمە لای 9 6 لێرەیە بێگومان هیچ کێشە نییە ئەگەرە من بە ئاسۆی تەمەشا بە ئەستونیش تەمەشاکەم 6 لێرەش هەیە 9 بۆ وێنە لێرە هەیە هیچ کێشە نییە بە کام ئاسۆیان ستونی تەمەشای ژمارەکان دەکەم. دەبینم 54 چەند جارەی هاوبەشە بەڵام بچووکترینیان نییە کەواتە دەبێ بگەڕێم لە ژمارەی دیکە کە هاوبەشە 18 لێرە هەیە 18 لێرەش هەیە بچووکترینیانە کەواتە 18 بێگومان 36ش هەیە بەڵام 36 گچکەترینیان نییە 54 بچووکترینیان نییە تەنیا 18 بچووکترین چەند جارەی هاوبەشە لە مابینی 6 و 9 بەواتای دەتوانم ئەمن 18 دابەشی 9 بکەم هیچ نامێنێتەوە دەتوانم 18 دابەشی 6 بکەم ئەویش هیچ نامێنێتەوە کەواتە بچووکترین چەند جارەی هاوبەش لە مابینی ژمارە 6 و ژمارە 9 یەکسانە بە ژمارە 18 لە خشتەی لێکدان توانیم ئەو ژمارەی بەدەست بینم ئەگەر خشتەی لێکدانم نەبوو ئەو کات ناچارم بەخۆم چەند جارەکان بنووسم لۆ ژمارە 6 بنووسم 6 12 18 24 لۆ ژمارە 9 بنووسم 9 18 27 36 ئەو جە تەمەشاکەم چ ژمارەك هاوبەشە ئەو ژمارە بچووکترین چەند جارەی هاوبەشە. پرسیاری 9 لێرە 3 ژمارەم هەیە 3 و 5 و 12 هیچ کێشە نییە هەمان ڕێگایە 3 ژمارە 3 5 12 ئەمە ژمارەکانم دویانیان بە ئاسۆی نووسیتم کەسک و زەردەکە یەکە چیان بەستونی لێرە ئەگەر تەمەشاکەم دەبینم 36 هاوبەشە لە مابینی 3 و 12 بەڵام بچووکترینیان نییە ژمارەی دیش هەیە کە 12ە لە مابینی 3 و 12 بەڵام بەکەلک نایە ئەمن دەبی ژمارە چی ببینمەوە لە هەمان کات دابەشی 12 بکرێ دابەشی 3 بکرێ دابەشی 5 بکرێ بەبێ مانەوە ئایا ئەو ژمارە چییە لە مابینی 12 و 5 ژمارە هاوبەش تەنیا 60 چونکە 5 تۆزێک ئاسان نییە هەموو ژمارەیەک دابەشی 5 ناکرێ ئەو ژمارانە هەموو دابەشی 5 دەکرێن بەس هیچیان دابەشی 3 ناکرێن هیچیان دابەشی 3 ناکرێن تەنیا 15 دابەشی 3 دەکرێ و 30 دابەشی 3 دەکرێ و 45 دابەشی 3 دەکرێ بەڵام نە 15 نە 30 نە 45ش دابەشی 12 ناکرێن کەواتە چ بکەم دەگەڕێم دیسان بە دوای ژمارەك ئەو ژمارە 60 دابەشی 5 دەکرێت دەبینم چەند جارەکانی 5 دەبینم 60 چەند جارەکانی 12شە ئایا 60 چەند جارەکانی 3ە بەڵێ بەڵام لێرە نەنووسرایە چونکە دەبی ئەمن زیاتر ئەو خشتەی دوور و درێژکەم هەتا جێی 60ش هەبی بەڵام دەبی بیرکەمەوە ئایا دەتوانم 60 دابەشی 3 کەم بە بێماوە بەڵێ دەتوانم دەکاتە 20 کەواتە ئەگەر خشتەکە هەتا 20 هەبوایە ئەوها لێرە هەر هەتا 12 هەیە ئەو کات 60شم دەدیت لە خشتەی لێکدان بەڵام لێرە نایبینم کەواتە 60 بچووکترین چەند جارەی هاوبەشە لە مابینی 3 و 5 و 12 ژمارە 60 لە خشتەی لێکدان.
پرسیاری دا 2 و 8 ئەوها لە ناو بازنەیدام نایە لە ناو لاکێشە ببورن چ هاوبەشە لە مابینی 2 و 8 چونکە دەیەکە لە هەمویان گەورترەوە تۆزێک ئاسان نییە ببینمەوە واتە ئەو ژمارانە هەموو دابەشی دەکرێن 10 و 20 و 30 و 40 بەڵام نەتدا دابەشی هەشتی نابی دابەشی دوی دەبی بەڵام 20 دابەشی هەشتی نابی دابەشی دوی دەبی 30 دابەشی هەشتی نابی کەواتە ناتوانم وەریان بگرم چونکە نییە لە چەند جارەکانی هەشت یەکەم ژمارەکە هەبی چلە بێگومان چل دابەشی دوی دەکرێت هەرچەندە لێرە نەنووسرایە چونکە هەر هەتا 12 هەما کەواتە ژمارە چل لە چەند جارەکانی هەشتە و لە چەند جارەکانی دەیە و لە چەند جارەکانی ژمارە دووشە چونکە چل دابەش دوو یەکسانە بە 20 هیچ نامێنێتەوە. ئەوەی ڕاستی ڕێیەکی ئاسانتر هەیە لۆدیتنەوەی چەند جارەی هاوبەش ئەویش تۆزێک لێرە دەتوانم ڕوونکەمەوە بە تایبەتی لۆ ئەو سێ ژمارەیە 3 5 12 ئەویش ئەوەیە بەڕای من ئەو ڕێیە ئاسانە 3 5 12 هەر سێکیان دەنووسم 3 5 12 ئەو جەدوایە دەست پێ دەکەم بە دابەشکردنیان بەسەر هەرچ ژمارەك بمەوێ ئەمن کە دابەش بکرێن بۆ وێنە ژمارە 3 12 دابەشی 3 دەکەم دەکات 4 5 چونکە دابەشی 3 ناکرێ هەر وەکو خۆی دەینووسمەوە 3 دابەش 3 یەکسانە بە یەک لێرە دەنووسم. ئێستا ژمارەکان دابەشیان 4 یان 5 دەکەم بە هەوەسی خۆم دابەشی 4 دەکەم ئەو 4 دەبیتە یەک 5ەکە هەروەکی خۆیتی جارێ ئەو یەکەشیچ بووە یەک پێویست ناکە بینووسمەوە ئێستا تەنیا 5 ماوە دابەشی 5 دەکەم ئەو 5ەش بووە یەک کە ژمارەکان هەمویان بوونە یەک کەواتە زۆر باشە ئێستا ئەو ژمارانەی ئێرە لێک دەدەم بچووکترین چەند جارەی هاوبەش دەردەچی کولێکیان دەم 4 جاران 5 یەکسانە بە 20 جاران 3 یەکسانە بە 60 دەرچوو 60 بچووکترین چەند جارەی هاوبەشە لە مابینی 12 و 5 و 3 ئەوەش ڕێگەیەکی دیکەیە. ئێستا بێمە لای بەکارهێنانی پێدراوەکان خشتەکە بۆ شیکاری پرسیاری 11 و 12 بەکاربینە ئەو خشتەم هەیە بە ناونیشانی تورەکە موورو جۆری مورووەکان موروی شوشە موروی دار موروی سیرامێک و موروی زیو. ئێستا لە هەر تورەگەیەک چەند هەیە موروی شوشە لە یەک تورەگە 3 دانە موروی دار 5 دانە موروی سیرامێک 8 دانە و موروی زیویش 6 دانە هەیە واتە ئەمە ناتوانم یەک موروی بکڕم هەر دەبی یەک تورەکەی بکڕم یان 2 تورەکە یان 3 تورەکە لە هەر تورەکەیەک بۆ وێنە ژمارەی جودا هەیە. ئێستا پرسیارەکان کەمترین ژمارەی تورەکەی موروی شوشە و تورەکەی موروی سیرامیک تەنیا شوشە و سیرامیک دەچمە لای شوشە و دەچمە لای سیرامیک کە دەتوانی بکڕی بۆ ئەوەی هەمان ژمارەی مورود دەستکەوی ئەمن ئەگەر بێمە لای شوشە و بێمە لای سیرامیک دەبینم 3 و 8 هیچ کۆڵکەچی هاوبەش لە مابینیان نییە لە کاتی نەبوونی کۆڵکەی هاوبەش ئاسانترین ڕێ لۆدیتنەوەی چەند جارەی هاوبەش ئەوەیە دوو ژمارەکان لێک بدەم کەواتە 24 3 جاران 8 24 بچووکترین چەند جارەی هاوبەشە لە مابینی 3 و 8 ئایا ئەمن چەند تورەگە لە موروی شوشە بکڕم هەتا بکاتە 24 ناچارم 8 دانەی بکڕم ئەدی چەند دانە لە سیرامیکی بکڕم ناچارم 3 دانەی بکڕم ئەو جا لە هەر یەکە لەو موروانە 24 دانەم بەدەست دەکەوی کەواتە ئەمن لێرە سوودم وەرگرت لە بچووکترین چەند جارەی هاوبەش
هەتا بزانم ئەگەرە من 24 دانە موروم ویست موروی شوشە و 24 سێرامێک چەندی بکڕم باشە دەچم 8 دانە تورەکەی دەکڕم لە شوشە و 3 دانەش دەکڕم لە سێرامێک ئەوجە 3 جاران 8 دەکا 24 8 جاران 3 بێگومان هەر دەکا 24 ئەگەر نادەچمە لای چەند جارەکانی ژمارە 3 دەنووسم 3 و 3 دیکە 3 6 9 8 ببورن 3 6 9 12 15 18 21 و 24 هەتا دوای کە گەیشتمە 24 چەند جارەکانی هەشتیش دەنووسم 8 و 16 و 24 کە گەیشتمە 24 دەزانم 24 بچووکترین چەند جارێ هاوبەشە ئەوجا بەڵام لێرە 24یان لە من نەویست کەمترین ژمارەی تورەکەیان لە من نوویست کەواتە وەڵام 8 تورەکەی شوشە و 3 تورەکەی سێرامیک. بچمە لای پرسیاری 12 کەمترین ژمارەی تورەکەی موروی شوشە و تورەکەی موروی دار و تورەکەی موروی زیو کە دەتوانی بیکڕی چەندە بۆ ئەوەی هەمان ژمارەی موروت لە هەر زۆرێک بەدەستکەوێ. دەچمە لای شوشە دار و زیو شوشە و دار و زیو واتە 3 و 5 و 6 3 و 5 و 6 ئێستا دەچم بەو ڕێگای 3 و 5 و 6 بزانم دەتوانم 3 و 5 و 6 ئێستا بچووکترین چەند جارێ هاوبەش دابەش دەکەم دابەشی کۆڵکەکان بۆ وێنە دابەشی 3 6 دابەش 3 2 5 چونکە نابی هەر 5 3 دابەش 3 1 ئێستا دیسان دابەشی 2 2 دابەش 2 1 5ەکەی هەر دەینمە خوارێ ئەوجە دابەشی 5 ئێستا 3 جاران 2 6 6 جاران 5 30 کەواتە 30 بچووکترین چەند جارەی هاوبەشە لۆ ئەو ژمارانە کەواتە ئەمن چەند دانا تورەکەی بکڕم با بگەڕێمەوە چەند تورەکەی لە موروی شوشە بکڕم هەتا ببیتە 30 بێگومان 10 دانەی دەبی بکڕم چونکە 3 جاران 10 یەکسانە بە 30 ئەدی چەندی لە دارەکەی بکڕم هەتا ببیتە 30 بێگومان 6 دانەی بکڕم چونکە 5 جاران 6 یەکسانە بە 30 ئەدی چەند دانەی لە زیوەکەی بکڕم 6 جاران دەبی 5 دانەش لە زیوەکەی بکڕم چونکە 6 جاران 5 دەکا 30 کەواتە وەڵام 10 6 5 ئەوە وەڵامەکانە. کەواتە مادەم ئەوە وەڵامەکانە لێرە زۆر ئاسان دەبوو بزانم لە هەر یەکەیان چەندی دەکڕم چونکە ئەو سیەی دەینم یەکسەر دابەشی 6 دەکەم دەکا 5 دابەشی 5 دەکەم یەکسانە بە 6 و دابەشی 3 دەکەم یەکسانە بە 10. ئەو پرسیارانە ئاسان نینە بە تایبەتی کە نووسرایە چەند تورەکەی بکڕێ نەنووسرایە چەند موروو بکڕە تورەگە جیاوازە لەگەڵ موروو. پێداچوونەوە ئامادەبوون ئەو پرسیارانە وابزانم پێویست ناکە ئەمن شیکارکەم چونکە زۆر ئاسانن لەوانەکانی پێش ئەوانەیە زۆر لەو جۆرانە شیکار کردیە ئەگەر بخەمڵێنم بۆ وێنە 23 جاران 3.5 وەکو ئەوەی وایە لە دەوروبەری هەفتای بیژمارەکە 20 جاران 360 بەڵام چونکە لێرە 3 لێرە نیوە وەکو ئەوەی وایە لە هەفتاش زیاتر بی و ئەو ژمارە بەدەستم دێ دەبی 3 خانەی هەبی لە لای فاریزە چونکە لێرە 2 خانە لێرە شێک دەکا 3 خانە کەواتە پێویست ناکە ڕەنگە ئەمن لێکدە بژمێری شەیە بۆ ئەوەی ساختکەیەوە بزانێ پرسیارەکەت ڕاستە یان نا. پرسیاری 14 تۆزە گرنگە ئەو پرسیارەی شیکار دەکەم 3 فاریزە 85 بەش لە 100 دابەش 0 فاریزە 7 دەیەک. لە کاتی هەبوونی فاریزە
لە ئەو ژمارەی کە پێی دەڵێن بەش دراو ئەو فاریزەی دەبی لابەم دەبی نەیهێڵم کو ئەگەر ئەمن ئەو فاریزەم بە یەک خانە بردە لای ڕاست کەواتە دەبیتە ژمارە 7 بەڵام ئەگەر ئەوهام کرد لێرەش دەبی بە یەک خانە فاریزەی ببەمە لای ڕاست کەواتە ژمارەکە چی لێدێ ژمارەکە ئەو های لێدێ لێرە دەبیتە 7 چونکە فاریزەی پێ ناوێ بنووسم سفر و فاریزە هەر هەفتەکەی بنووسم بەسە لێرەش دەبیتە 37 فاریزە 5 ئێستا دابەش دەکەم 37 دابەش 5 دانە هەیە چونکە 5 7 یەکسانە بە 35 35 لێ بڕوە 2 دەمێنێتەوە کارم بە فاریزەی ڕەنگە هەبی چونکە گەیشتمە فاریزەی کەواتە لێرە داینێ ئەوجا ئەو پێنجەی بینمە خوارێ 25 دابەش 7 یەکسانە بە 3 سێ جاران 7 21 ئەوجا 25 لێ بڕوە چونکە جێم نییە ناچارم لێرە لەو تەنشتەی بنووسم 25 لێ بڕوە یەکسانە بە 4 ئەوجا ئەگەر ئێستا بمەوێ سفرەشیش زیاد دەکەم لۆ ئەو چارە دەبیتە چل دابەش 7 دەکات چەند دەکا 6 چونکە 6 جاران 7 یەکسانە بە 42 ناکا 6 کەواتە 6 باش نییە 5 باشە 5 جاران 7 35 دەمینێتەوە 5 دیسان ئەوجا دیسان فاریزە چی دانێم دەبی بە 50 دابەش 7 یەکسانە بە 7 چونکە 7 جاران 7 دەکات 49 وا بزانم لێرە بڕادەوەستم چیدی پێویست ناکە ئەو ژمارەیەم بەدەست هات یان ئەوها یان وابزانم باشتر وایە هەتا بابگەڕێمەوە تۆزەک ئەوها وابزانم پۆلی پێنجەکان هێشتان ئەو جۆرە ئەوها باش نەبوو کە 5 جاران 7 یەکسانە بە 35 دوو دەمێنێتەوە لێرەش فاریزەی دادەنێم 25 دابەش 7 یەکسانە بە 3 چونکە 3 جاران 7 21 4 دەمێنێتەوە بزانم ئەوها لێی بگەڕێم باشە 5 فاریزە 3 ماوە 4 ڕەنگەوە ئاسانترین شتوی ئەوجە نازانم 75 نەبوو 85 بوو کەواتە ببورن 75 نیە 85 لەبەرەوەی ئەمنی شکەکم هەبوو کە ئایا ئەو پرسیارە لەبەر ئەوها زەحمەتە ئەگەر بۆ پۆلی 5 بیکەمە 85 کەواتە بووە 7 لێرە 3 8 فاریزە 5 ئێستا 38 دابەش 7 5 جاران 7 35 35 لێ بڕوا 3 دەمێنێتەوە فاریزەی لێرە دەنووسم 5ەکەی دەینمە خوارێ 35 دابەش 7 یەکسانە 5 جاران 7 دەکا 35 کەواتە زۆر باشە ئێستا 5 فاریزە 5 کەواتە ئەوە هەڵە بوو ببورن 85 بوو 5 فاریزە 5 فاریزە 5 ئێستا پرسیاری 15 بەراورد بکە گەورەترە لە یان بچووکترە لە یان یەکسانە بە دابنێ دوو ژمارەم هەیە کە چیان لە دەستی ڕاستە ئەوەی دیش لە دەستی چەپە بەراورد دەکەم هەمیشە لە خانەی چەپ دەست پێ دەکەم شەشەکەی بەراورد دەکەم لەگەڵ 6 وەکو یەکە هەفتی بەراورد دەکەم وەکو 7 وەکو یەکە فاریزە وەک فاریزەیە پاشان کە سفری بەراورد دەکەم لەگەڵ یەکە کە گەورەترە کەواتە ئەو ژمارە هەمووی گەورەترە ئەو هێمایە کە دایدەنێم ئەو هایە 67 و ئەو ژمارەیە 67 و 30 بەش لە 1000
بچووکترە لە 67 و 103 بەش لە 1000. هێمای بچووکترە لە ئەگەر بخینمەوە لە ڕاستەوە لۆ چەپ. پرسیاری 16 بەهای ن بەهای پیتی ن لەو هاوکێشەی چەندە؟ زۆر ئاسانە. ژمارەک هەیە لێرە، ئەو ژمارەی ئەگەرە من 21 لێ دەرکەم هێشتا دەمینێتەوە 35. بێگومان ئەو ژمارە دەبی گەورەتربی لە 21، گەورەتریشبی لە 35. ئەو ژمارە چەندە؟ ئەو ژمارە هەتا ببینمەوە ئەو دوو ژمارانە کۆ دەکەمەوە، واتە پیتی ن یەکسانە بە 35 و 21 کۆ دەکەمەوە. 35 و 21 کە کۆ دەکەمەوە یەکسان دەبی بە 56. ئەگەر 56 لێرە بنووسم ساغی کەمەوە 21 لێ دەرکەم ئایا دەبیتە 35 یان نابیتێ؟ بێگومان دەبیتە 35 کەواتە ڕاستە، کەواتە پیتی ن یەکسانە بە 56. شیکاری هاوکێشەکە یەکسانە بە 56. پرسیاری 17 ئالان 3 پارچە قوماشی فرۆشت، درێژی هەریەکەیان 1 فاریزە 25 لە 100 مەتر بوو. چەندی لامایەوە 3 مەتر و 45 بەش لە 100 لامایەوە. ئایا چەندی هەبووە؟ لێرە زیاتر لە 3 مەتری مایتەوە و 3 پارچەشی فرۆشتیە. هەر پارچەی لە مەترێکی زیاترە، کەواتە بەلایانی کەم 6 مەتر هەر هەبووە، کەواتە ئەوە و ئەوە هەر دەبی هەڵەبی یەکسەر، یەک لەوانە دەبی ڕاستبی. ئێستا هەتا بزانم کامای ڕاستە 3 جاران 1 و 25 دەکەم پاشان کۆی دەکەمەوە لەگەڵ 3 و 45 چونکە 3 پارچەی فرۆشتیە هەر یەکەی ئەوەندەیە، کەواتە 3 جاران 1 و 25. 3 جاران 1 و 25. 3 جاران 5 15. 3 جاران 2 6 1 7. 3 جاران 1 3. ئەو جدووە فاریزەی لە چێدانێم چونکە لێرە دوو خانەم هەیە، لێرەش دوو خانەی دەژمێرم فاریزەکەی تا دەنێ لێرە 3 فاریزە 75 پاشان چەندی لاماوە 3 و 45 کۆیان دەکەمەوە 5 و 15 سفری لێرە دەنووسم 7 و 4 11 1 12 2 لێرە دەنووسم 1 و 3 4 4 و 3 7. ئێستا کاتی خۆی 7 مەتر و 20 سانتیمەتری قماش هەبووە. 7 و 20 کامە ڕاستە؟ کەواتە زۆر ئاسانە بزانم هەر هیچ نەبی دوو وەڵامم هەڵەیە نابی. هەتا ئەگەر ئەوە 1 مەتربی 3 داناواتە 3 مەتر لێرەش 3 ئەوە لە 6 هەر گەورەترا بە هیچ جۆرەك نابی گچکەتربی لە 6 مەتری ئەو دووە هەڵەیە. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتا وانەیەکی نوێ لاپەڕەیەکی نوێ هەر بژی.